ئێرە هەرێمی کوردستانە. برینی بودجە، قەیرانی دارایی، شەڕی داعش و ئەو ئاستەنگە دەستکردانەی کە خەریکە هیوای خەڵک ناهێڵن. بەڵام خەونی کوردستانیان گەورەتر و پڕاماسترە. ئاکامی سەرکەوتنە بەسەر ئاستەنگەکان و هەنگاونانە بەرەو کوردستانێکی بەهێزتر. سەرەڕای ئەو هەموو ئاستەنگانەش هەرێمی کوردستان لە پیادەکردنی هەنگاوە دیموکراسیەکانی نەوەستا و لە ساڵی 2018دا خەڵک جارێکی دیکە و بە گوڕوتینێکی دیکە چوونەوە سەر سندوقەکانی دەنگدان و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان ئەنجامدا. هاوڵاتیان ئازادانە و دیموکراسیانە لە پێناو کوردستانێکی بەهێزتر دەنگیاندا و نوێنەرانی خۆیان بۆ پەرلەمانی کوردستان هەڵبژارد. من مسرور مسعود مصطفى بارزاني بخداي مزن سوين دخوم كبدل سوزية وبارزگاري ليكتي قلو خاكي كردستاني عراق كمو ريز لياسا رچاو كرواكان بگرم. لێرەوە پەرلەمان کارابۆ و کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی شکۆی پێبەخشرا و بە بناغەیەکی بەهێز دروستکرا. سەرۆکوەزیرانی نوێ هەردوای سوێند خواردنی لە بەردەم نوێنەرانی خەڵکی کوردستان کارنامەیەکی پڕ لە پلان و ئامانجی درێژخانی پێشکەش بە نوێنەرانی خەڵکی کوردستان کرد. ئامانجی خودی سەرۆکوەزیران و کابینەی نۆ کوردستانێکی بەهێزتر بوو لە جاران. کابینەی نۆ دەستی کرد بە کارەکانی هەر لەگەڵ دەستپێکی کارەکانی هەرێمی کوردستان و جیهان ڕوبەڕووی زۆر ئاڵنگاری گەورە و پڕمەترسی بووەوە. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا
ژیانی هاوڵاتیان بە جۆرێ پەچی کەوت کە تەنجی بە خەڵک هەڵچنی بوو. بەڵام هەرزوو کابینەی نۆ بە پلانێکی خێرا و وردبینیەکی زۆرەوە هەنگاو بە هەنگاو ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بووەوە. ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هێندە تۆکمە ورد بوون کە وای لە ڕێکخراوی تەندروستی جیانی کرد حکوومەتی هەرێم بخاتە ڕیزبەندی باشترین جۆری ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە جیهاندا. ئەوەی ڕوونبوو هێشتا ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی نەهاتبوو. قەیرانێکی دیکە ڕوبەڕووی جیهان بووەوە، ئەویش قەیرانی دابەزینی نرخی نەوت بوو. نەوت سەرچاوەی سەرەکی داهاتی خەڵکی هەرێمی کوردستان بوو. زیاتر لە 80% داهاتی کوردستان لە ڕێگەی فرۆشتنی نەوتەکەیەوە دابین دەکرا. ئەمە لە کاتێکدا عێراق بەردەوام ئاستەنجی بۆ فرۆشتنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروست دەکرد. ئاستەنگەکانی عێراق لەلایەک و دابەزینی نرخی نەوت تا ئاستی نزیک لە $0 بۆ هەر بەرمیلێک لەلایەکی دیکەوە. هەرێمی کوردستانی ڕوبەڕووی دۆخێکی زۆر ناهەموار کردەوە، بەڵام بە حیکمەت و وردبینی و پلانی خودی سەرۆکوەزیران کۆتایی بەم دۆخە ناهەموارە هات و نەیهێش جارێکی دیکە قەیران و ڕووداوە جیهانیەکان خەڵکی هەرێمی کوردستان بێهیوا بکەن. ئیتر قەیرانەکانی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت کۆتایی هات. حکوومەتی هەرێمی کوردستانیش بەهێزتر لە جاران بەردەوام بوو لە خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان. سەرەڕای قەیرانەکان بەردەوام حکوومەتی عێراق لە ڕێگەی نەناردنی بودجە و موچەی فەرمانبەرانی کوردستان هەوڵی داوە ئاستەنگ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکا و ناکۆچی سیاسی لە نێوماڵی کورد قوڵتر بکاتەوە. بەڵام کابینەی نۆیەم پشودرێژ و هەمیشە لە ڕێگەی دیالۆگەوە کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەر کردووە. هەر بەم سیاسەتە نەرمە هەموو هەوڵەکانی پەیوەست بە شکستێنان بە حکوومەتی هەرێمی کوردستان پوچەڵ کردوتەوە. ئێستا دەپرسین لەم هەموو قەیرانە سروشتی و دەستکردانە، لەم هەموو دژایەتی و بڕینی بودجە و قوتی خەڵکی کوردستان، ئەرێ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ڕۆژ دوای ڕۆژتوانی گەشە بە هەرێمی کوردستان بکات و کوردستان بکاتە خاوەنی ژێرخانێکی بەهێز. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە بە پلانێکی استراتیژیەوە هەنگاوی ناوە بەرەو بەهێزکردنی کوردستان. بۆ ئەم مەبەستەش لە سەرجەم سێکتەرەکان هەنگاو بە هەنگاو دەستی کرد بە جێبەجێکردنی پرۆژەکانی. کابینەی نوێم لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا 770 پرۆژەی دروستکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانی لە نێوان شار و شارۆچکە و گوندەکان بە تێچووی زیاتر لە 1 تریلیۆن دینار ئەنجامداوە. هەر بەهۆی ئەو پرۆژانەی ڕێگاوبانەوە تەنها لە کابینەی نوێم 2681 کیلۆمەتر ڕێگای نوێ دروستکراون. ڕێگاکان ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە بەهێزکردنی جموجۆڵی ئابووری، بوژانەوەی کەرتەکانی کشت و کاڵ، پیشەسازی و گەشتیاری. ئەمانە چەند نمونەیەکن لە ڕێگا استراتیژیەکان کە لە کابینەی نوێیەمدا تەواو کراون. ڕێگای هەولێر دهۆک درێژی 86 کیلۆمەتر و گوژمەی 399 ملیار دینار. ڕێگای کەلارکفری درێژایی 25 کیلۆمەتر و گوژمەی 43 ملیار دینار. پردی دەربەندی ڕانیا درێژی 400 مەتر و گوژمەی 12 ملیار دینار. ڕێگای سپیل خەلیفان درێژی 8 کیلۆمەتر و نی و گوژمەی 64 ملیار دینار. تونێلی پیرمام درێژیەکەی 2 کیلۆمەتر و نی و گوژمەی 189 ملیار دینار. هەروەها هەریەک لە ڕێگاکانی کەلار دەربەندی خان، ڕێگا و پردی تووەقوت هەڵەبجە،
قلیجە ڕێگای باعدرێ ئیتیت هەولێر کۆیە گۆمەسپان سماقوڵی و چەندین پرۆژەی دیکەی استراتیژی کە کارکردن تیاندا بەردەوامە و لە ئایندەیەکی نزیکدا دەکەونە خزمەتی هاوڵاتیان. لە ماوەی تەمەنی کابینەی نوێیەمدا زیاتر لە 2000 پرۆژەی دروستکردن و نۆژەنکردنەوەی شەقام بە گوژمەی نزیکەی 2 تریلیۆن دینار جێبەجێکراون کە بەشێکیان پرۆژەی استراتیژین وەک دروستکردنی 2 قۆناغی شەقامی بازنەیی 150 مەتری بە گوژمەی 780 ملیار دینار، تەواوکردنی 2 قۆناغی شەقامی 120 مەتری هەولێر بە گوژمەی 127 ملیار دینار، شەقامی 100 مەتری سلێمانی بە گوژمەی 428 ملیار دینار کە ئێستا زیاتر لە 150 کارەکانی تەواو بووە، دروستکردنی شەقامی بارزان لە دهۆک بە گوژمەی 75 ملیار دینار. سەرجەم ڕێگا و شەقامەکان بە کوالێتیشی بەرز و ستانداردی جیانی دروستکراون، سەرجەم پێویستیەکانی ئەندازەی هاتوچۆیان بۆ دابینکراوە. هەرێمی کوردستان بەدەر نەبووە لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە جیهان. کەمی بارانبارین و وشکە ساڵی لە ساڵانی ڕابردوودا هاوڵاتیانی نیگەران کردبوو لە بێهیوابوونیان لە بەرهەمی کشت و کاڵ و وزە و ژیان بەگشتی، بەڵام ئەمە بەرلەوەی خەمی هاوڵاتیان بێت خەمی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بوو. کابینەی نوێیەم بۆ پاراستنی ئاسایشی ئاو و کەمکردنەوەی کاریگەری گۆڕانکاریەکانی کەش و هەوا هەنگاوی استراتیژی زۆرینە لە ماوەی تەمەنی ئەم کابینەیەدا بە گوژمەی 265 ملیار دینار 9 بەنداو دروستکراون کە توانای گلدانەوەی زیاتر لە 250 ملیۆن مەتر سێجا ئاویان هەیە و کارکردن لە ژمارەیەک بەنداوی دیکەی استراتیژی بەردەوامە. هەروەها هەر لەم کابینەیەدا 23 پۆنت دروستکراون، 58 پۆندی دیکەش لە قۆناغی جێبەجێکردندا. ئەم پرۆژانە ڕۆڵی سەرەکیان دەبێت لە بوژانەوەی کەرتەکانی کشت و کاڵ و گەشتیاری، ئاوەدانکردنەوەی گوندەکان و پاراستنی سامانی ماسی و ئاوی ژێرزەوی، هۆکارێک دەبن بۆ بەهێزکردنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان. هەروەها جگە لە دروستکردنی پۆند و بەنداوەکان چەندین پرۆژەی دیکەی استراتیژی ئاو لە شار و شارۆچکەکان جێبەجێکراون کە دیارترینیان پرۆژەی ئاوی فریاگوزاری خێرای هەولێرە کە بۆ ماوەی 30 ساڵ کێشەی کەم ئاوی لە هەولێر بە تەواوەتی بنبڕ دەکات. هەروەها کابینەی نوێیەم سەرقاڵی جێبەجێکردنی هێڵی سێمی پرۆژەی ئاوی دووکان سلێمانیە. بە تەواوبوونی ئەم پرۆژەیە بۆ ماوەی 25 ساڵ بە تەواوی کێشەی ئاو لە سلێمانی چارەسەر دەبێت. لەگەڵ دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستان یەکێک لە خەونە بەدی نەهاتووەکانی خەڵک هەبوونی کارەبای 24 کاتژمێری بوو. لە ماوەی 30 ساڵی ڕابردوو نەتوانرابوو ئەم خەونە بەدی بهێنرێت. بەڵام کابینەی نۆ ئەم خەونە دەکاتە ڕاستی و لە ڕێگەی پرۆژەی ڕووناکیەوە کارەبای 24 کاتژمێری بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین دەکات. ئێستا زیاتر لە 130 دانیشتوانی هەرێمی کوردستان کە دەکاتە زیاتر لە 2 ملیۆن هاوڵاتی خاوەنی کارەبای 24 کاتژمێرین بە نرخێکی گونجاو. لە کۆتایی ساڵی 2026 سەرجەم هەرێمی کوردستان بە گوندە دوورە دەستەکانی شەوە دەبنە خاوەنی کارەبایەکی 24 کاتژمێری لە چوارچێوەی پرۆژەی ڕووناکیدا. ئێستا بەهۆی جێبەجێکردنی پرۆژەی ڕووناکی توانراوە زیاتر لە 2100 مۆلیدە بکوژێنرێتەوە لە پێناو دابینکردنی کارەبای 24 کاتژمێری. هەنگاوی استراتیژی گرنگنراون و ئێستا هەرێمی کوردستان ژێرخانێکی پتەوی لە کەرتی کارەبا هەیە. لە هەرێمی کوردستان دەیان وێزگەی گرنگی بەرهەمێنانی کارەبا هەن کە بە تێک ڕاتوانای بەرهەمێنانی کارەبا گەیشتووەتە 8140 مێگاوات کە تەنها لە کابینەی نوێیەم
لە ڕێگەی ئەم پرۆژانەی کە جێبەجێکراون یاخود تەواوی کردوون توانراوە 1840 مێگاوات کارەبا بۆ سەرکۆی توانای ژێرخانی کارەبا زیاد بکرێت. یەکێک لە بنەماکانی ژێرخانی بەهێزبوونی کارگە و پشتیوانیکردنی بەرهەمی ناوخۆییە. لە هەرێمی کوردستان لە زۆر بەرهەم و کاڵا ئێستا گەیشتووینەتە قۆناغی خۆبژێوی و بەشێکی زۆر لە بەرهەمی کارگەکان هەناردەی دەرەوە دەکرێن. ئاسانکاری زۆریش بۆ بازرگانان دەکرێت. بۆ نمونە لە پیشەسازی ئاسن ئێستا لە هەرێمی کوردستان 12 کارگەی بەرهەمێنانی شیشان کە بە تێکڕا ساڵانە دەتوانن 3.5 ملیۆن تۆن شیش بەرهەم بهێنن. لە کاتێکدا پێویستی ناوخۆ بە شیش ساڵانە 1.5 ملیۆن تۆنە. ئەو بڕەشی کە دەمێنێتەوە هەناردەی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت. ئەم پێشکەوتنە جگەل لە گەیشتن بە پڕکردنەوەی سەدی پێداویستی ناوخۆ هاوکات زیاتر لە 10,000 هەلیکاریش بەهۆی ئەم کارگانەوە ڕەخساون بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هەروەها لە ماوەی تەمەنی کابینەی نوێیەمدا نزیکەی 5 ملیار دۆلار وەبەرهێنان لە کەرتەکانی پیشەسازی و بازرگانی کراوە. هەروەها ئێستا 4643 کارگە لە هەرێمی کوردستان هەن کە 1650 کارگەیان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتیان پێدراوە و دامەزراون. جگە لەمانە لە کۆی 38584 کۆمپانیا 11875 کۆمپانیا لە کابینەی نوێیەم دامەزراون و کاری بازرگانی ئەنجام دەدەن. هەمە چەشنکردنی ئابووری یەکێک بوو لە سیاسەتەکانی کارکردنی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. پێشووتر جوتیاران بەهۆی ساغنەبوونەوەی بەرهەمەکانیان لەسەر شەقامەکان خۆپیشاندانیان دەکرد و ناڕەزایەتیان دەردەبڕی. بەڵام ئێستا جوتیاران خۆپیشاندان ناکەن و خۆشحاڵن بە ساغبوونەوەی بەرهەمەکانیان. کابینەی نۆ هەنگاوی گرنگی بۆ سەقامگیری ئاسایشی خۆراکناوە. بە جۆرێک لە ڕێگەی پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران چەندین سایلۆ و پەنکەری گەورە دروستکراون کە توانای هەڵگرتنی زیاتر لە 800,000 تۆن گەنمیان هەیە. ساڵانە ئەم گەنمەی کە جوتیاران ناتوانن پێشکەشی سایلۆ حکومیەکانی بکەن بەهۆی دیاریکردنی بڕێکی کەم لەلایەن حکوومەتی عێراقەوە ئێستا ئەم گەنمە زیادەیە لەلایەن ئەم سایلۆیانە لە چوارچێوەی پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران وەردەگیرن. هەروەها بە پشتیوانی حکوومەت بەرهەمەکانی هەنار، سێو، ترێ، سماق، تەحین، هەنجوین، قارچکو و پەتاتە هەناردەی وڵاتانی کەندا و ئەوروپا دەکرێن. سەرۆکوەزیران مەسرور بارزانی هێندە پێداگر بووە لەسەر بەهێزکردنی کەرتی کشت و کاڵ. وای کردووە قەبارەی وەبەرهێنانی کشت و کاڵ لە سەدا 1.8ەوە بەرز ببێتەوە بۆ لە سەدادەی تێکڕای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. هەروەها لە کابینەی نوێیەمدا 30,000 خانووی پلاستیکی، 7 کارگەی بەرهەمێنانی پەتاتە، 11 کارگەی جۆراوجۆری کشت و کاڵی و 101 کۆگای ساردکەرەوە دروستکراون کە هەزاران جوتیار و هاوڵاتی لێی سوودمەند بوون. ئەمە جگەلەوەی زۆربەی بەرهەمە پەلەوەریەکان گەیشتوونەتە ئاستی خۆبژێوی و تەنانەت بەشێکی زۆر لە بەرهەمە پەلەوەریەکان هەناردەی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێن. لە هەرێمی کوردستان خزمەتگوزاری تەندروستی بێبەرامبەر پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. لە ماوەی تەمەنی کابینەی نوێیەمدا 31 نەخۆشخانەی گرنگ دروست دەکرێن کە 18یان تەواوبوون و کەوتونەتە خزمەتی هاوڵاتیان. 13 نەخۆشخانەی دیکەش لە دروستکردندا. هەروەها بەشێکی زۆر لە نەخۆشخانە کۆنەکان نۆژەن کراونەتەوە و هاوتەریب کراون لەگەڵ ستانداردە جیهانیەکان. لە هەرێمی کوردستان ساڵانە نزیکەی 15 ملیۆن کەس سەردانی نەخۆشخانەکان دەکەن و بەهۆی بەرزی کوالێتی چارەسەر و خزمەتگوزاری 185 نەخۆشەکان لە نەخۆشخانە حکومیەکان چارەسەریان پێشکەش دەکرێت.
لە پێناو نەهێشتنی دەرمانی ماوە بەسەرچوو قاچاغ لە هەرێمی کوردستان کابینەی نۆ پرۆژەی ستیکەری دەرمانی دەست پێ کرد و ئێستا هیچ دەرمانێک بەبێ ستیکەری حکوومەت لە دەرمانخانەکان نافرۆشرێن. لەم ستیکەرە نوێژ لە ڕێگەی QR کۆدێکەوە سەرجەم زانیاری پێویست لەسەر دەرمانەکە و نرخەکەشی پێشکەش بە چارەخوازان دەکرێت بۆ ئەوەی دڵنیایی بە هاوڵاتیان بدرێت لە سەلامەتی و کوالێتی دەرمانەکان. ئەم ستیکەرە تایبەتمەندیەکی ناوازەی هەیە کە تەکنەلۆژیای نانۆی بۆ بەکارهێنراوە و ساختە ناکرێت. یەکێک لە هەنگاوە استراتیژیە گرنگەکانی کابینەی نوێیەم جێبەجێکردنی پرۆژەی هەژماری من بوو. ئەم پرۆژەیە شۆڕشی دارایی لە کوردستان لە کەرتی دارایی هەرێمی کوردستان دروست کردووە. بە تەواوەتی سیستمی بانکی و دارایی لە هەرێمی کوردستان بردووەتە قۆناغێکی نوێ کە هاوتەریب لەگەڵ وڵاتە پێشکەوتووەکان. ئێستا زیاتر لە 900,000 موچەخۆری هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆژەی هەژماری من موچەکانیان وەردەگرن. لە ئایندەیەکی نزیکیش سەرجەم موچەخۆرانی کوردستان لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە موچەکانیان وەردەگرن. سوود لە خزمەتگوزاریە بانکیەکان دەبینن. هەروەها سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستان بە تەواوەتی کراوەتە ئەلکترۆنی و کار ئاسانی زۆر بۆ قوتابیان و کەسوکاری قوتابیان کراوە. جگە لەمە لە زۆربەی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی کردداری بۆ بە دیجیتاڵکردنی خزمەتگوزاریەکان نراوە و ئێستا هاوڵاتیان لە ڕێگەی مۆبایلەکان و سیستەمە دیجیتاڵیەکان کاروبارەکانیان ڕای دەکرێت. هەروەها هەرێمی کوردستان لە نێوجیهانی دیجیتاڵیدا لە ڕێگەی دۆمەینی .krd توانیوێتی شوێن پێی خۆی بکاتەوە. من داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستان تکا دەکەم ژینگەی کوردستان بە ماڵی خۆتان بزانن، پیسی نەکەن، تێکی مەدەن. ئەمە ئەو وڵاتەیە کە تێیدا دەژین پێویستیتان پێ دەبێتەوە. هیوادارم ئەگەر بە قسەم بکەن مەمنونیان دەوە، مەگەر نە مناڵەکانیان لێیان قبوڵ مەکەن. کوردستان وڵاتی سروشت و چیاکانە. دیمەنە جوانەکانی دڵی گەشتیاران مەست دەکا و ڕۆژ دوای ڕۆژیش گەشتیاری زیاتر دێنە هەرێمی کوردستان. ئەمەش بەهۆی جێبەجێکردنی استراتیژی هێنانی گەشتیارە بۆ هەرێمی کوردستان. لە کابینەی نوێیەمدا بە سەرمایی زیاتر لە 7.5 ملیارد دۆلار پرۆژەی وەبەرهێنانی گەشتیاری جێبەجێکراون. زۆرترین وەبەرهێنانیش لە هەرێمی کوردستان لە کەرتی گەشت و گوزار ئەنجام دراوە. بە گوێرەی ئامارەکانی حکوومەت لە کۆتایی 2024دا زیاتر لە 7 ملیۆن گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان. ئەمەش 135 زیاترە لەو ڕێژە گەشتیارەی کە لە ساڵی 2018 سەردانی هەرێمی کوردستانیان کردبوو. هەروەها لە هەرێمی کوردستان زیاتر لە 3000 شوێن و بنکەی گەشتیاری هەن کە گەشتیاران دەتوانن لە کاتی گەشتیان بۆ هەرێمی کوردستان تیایدا بمێننەوە. ڕۆژ دوای ڕۆژیش پرۆژەی گەشتیاری گرنگ لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. ئاسانکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕاکێشانی وەبەرهێنەران بۆ هەرێمی کوردستان و هاندانی وەبەرهێنەرانی ناوخۆیی بەشێکن لەو دیدگا استراتیژیەی سەرۆکوەزیران بۆ کوردستانێکی بەهێزتر. لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان 564 پرۆژەی گرنگی وەبەرهێنان بە سەرمایی زیاتر لە 24 ملیارد دۆلار جێبەجێکراون. پشتی شێریش لە وەبەرهێنان بەر سێکتەرەکانی گەشتیاری، نیشتەجێبوون، پیشەسازی، بازرگانی و کشت و کاڵی کەوتون. بەهۆی پرۆژەکانی وەبەرهێنان زیاتر لە 140,000 هەلیکار
بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەخسێنراوە. لە 20 ساڵی ڕابردوودا نزیکەی 74 ملیار دۆلار وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کراوە، بە جۆرێک کە نزیکەی 133 پرۆژەکانی وەبەرهێنان لە کابینەی نۆیەم ئەنجام دراون. هەروەها جگە لە ئەنجامدانی پرۆژەی وەبەرهێنان لە بواری پەرەپێدان بە سێکتەری نەوت و گاز، حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرەپێدانی زیاتر بە چەند چەڵگەیەکی بەرهەمهێنانی گازی سروشتی دوو گرێبەستی بە بەهای 110 ملیار دۆلار لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی ئەنجام داوە. پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان بە دەستەبەرکردنی ئاسایشێکی تۆکمە لەلایەن هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیسەوە بەدی هاتوون. ئەم ئارامیە هۆکارێکی سەرەکی بوژانەوە و گەشانەوەی هەرێمی کوردستان بووە. سەرەڕای دروستکردنی قەیرانی یەک لە دوای یەک بۆ هەرێمی کوردستان و بوونی هەڕەشە، بەڵام استراتیژی کارکردنی سەرۆک وەزیرانی خەڵک سەرجەم ئەم هەوڵانەی پوچەڵ کردوێتەوە کە کار بۆ لاوازکردن و ڕاگررتنی پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان دەکەن. لەم هەرێمە بچکۆلانەیە کە ساڵانە کەمتر لە 6% بودجەی عێراق خەرج دەکات، سەدان و بگرە هەزاران پرۆژەی گرنگ و استراتیژی جێبەجێ کردووە، گڕوتینی بەکاروانی ئاوەدانکردنەوە داوە. دەپرسین ئاخۆ ئەگەر قەیرانەکانی نەناردنی پشتی کوردستان لەلایەن عێراق، کۆرۆنا، دابەزینی نرخی نەوت و ململانێ سیاسیەکان نەبووایە، دەبوو ئێستا کابینەی نۆیەم چی تری ئەنجام دابە. بەڵێ ئێرە هەرێمی کوردستانە، هەرێمی پێکەوە ژیانی نەتەوە و ئاینەکان، لانکەی شارستانیەتە گرنگەکانی مێژوو.